بینەرانی ئەزیز سڵاوتان لێبێت من یادگار فایەقم ئەم شەو بە هاوکاری تەواوی مستافە ئەزیزە لەگەڵتانە بم بۆ پێشکەشکردنی ئەمەڵقەیەی باسی ڕۆژ وەکو ئاگادارن ئێمە لە کوردستان 24 لە کاتژمێرنەوەی بەیانیەوە ڕووماڵێکی تایبەتمان هەبوو سپۆنسەری مێدیایی کۆنفرانسی بەهاباڵاکان بووین لە شاری سلێمانی تا نزیکەی 4:30 سەر لە ئێوارە ئێمە بەردەوام بووین لە ڕووماڵکردنەکان و لە زۆربەی تێڕوانینەکانەوە چ لە تێڕوانینی مامۆستایانی ئاینیەوە چ لە تێڕوانینی مامۆستایانی زانکۆ چ لە تێڕوانینی پزیشک و بەرپرسانی ئەو کەرتەوە و چ لە تێڕوانینی کەسانی سیاسیەوە بە شێوەیەکی گشتی ئێمە ئەمڕۆ هەوڵمانداوە قسە لەسەر بەها بکەین. گرنگی بەها چییە؟ گرنگی بەها ئەوترێت ینی گرنگە بەها حزوری هەبێت لە تەواوی کایەکانی کۆمەلگەدا بۆەوەی ماف بۆ خاوەن ماف بگەڕێتەوە بۆ ئەوەی هەموو کەسێک بە پشت بەستن بەو بەهایانە ویژدانی بکە بە مەحەک و غەدر لە کەسێکی دیکە نەکات جا چ لەسەر ئاستی کەسی بێت چ لەسەر ئاستی باڵاتر بێت و لە ناو حکوومەت و لە ناو ئەحزابی سیاسی و بەگشتی. من زیاتر لە پێشەکێکە ناڵێم بۆ ئەوی کات بۆ میوانەکانم بەجێ بهێڵم بەر لەوەی بچمە لای میوانەکانم سپاسی های کرێست دەکەین بۆ تەرخانکردن و بۆ ڕەخساندنی ئەم دەرفەتە کە ئێمە ئەم شەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لێرەوە باسی ڕۆژ بگوێزینەوە. میوانەکانم 4 میوانی ئەزیزن لە دەستە ڕاستمەوە دەست پێ یەکەم دکتۆر هەڤاڵە بووبەکر پارێزگاری هەڵبژێردراوی سلێمانی و مامۆستای زانکۆ، دکتۆر زانە ئەحمەد قەساب خاوەنی بیرۆکە و هەروەها سەرپەرشتیاری گشتی پرۆژەی بڕیارەکانم و بێگومان ئەمڕۆ بۆ کۆنفرانسەکەش دیێمەلات کۆمەڵێک وردەکاری زیاترمان پێ بڵێ. لە دەستە چەپیشم دانیاخان دانیا کاوە بەشداربووی کۆنفرانس و پسپۆری بواری کارگێڕی کار بە خێراتنی جەنابتانەکەم، هەروەها جەنابی حاکم ڕزگار محەممەد ئەمین دادوەر و شارەزای یاسا بە خێراتنی ئەوە شەکەم. ئەمڕۆ هەر چوارتان نەزانم لە کۆنفرانسەکە ماندوو بوون بەڵام لەبەر گرنگی تەوەرەکە دیسانەوە کاتی ئێواگرینەوە بۆ ئەوەی تەفاسیلی زیاتر بۆ بینەرەکانمان بگوێزینەوە. دکتۆر زانە بۆ پرسیاری سەرەتا و دەستپێک دێمە لای جەنابتان، یعنی ئەمڕۆ پرسیارم کرد بەڵام ئێستا ئەمەوێ بە شێوەیەکی ترە و پرسیارت لێ بکەم، یعنی بەها ئەمڕۆ لە پێناسە گشتیەکەیەوە لە پێناسە تایبەتەکە باستان کرد، لە پێناسە گشتیەکە جگە لەو شتانی کە ئەمڕۆ باستان کرده بوو چیتر هەیە بەنیازن لە داهاتوودا وەکو بەهای باڵا گرنگی پێبن. سپاس بۆم دەرفەتە کاگەدگار، سپاس بۆ میوان ئازیزەکان. ئێمە لە پرۆژەی بڕیارەکانم کە ماوەی 23 مانگە کارەکەین، کار لەسەر کۆمەڵێک تەوەراکەین. ئیشی سەرەکی ئێمە پێگاندنی گەنجانە لە بوارە جیاجەکانە کە بتوانن پێشەنگی ژیانی خۆیان بن. ئەمە ئەو خاڵە سەرەکیە کە ئێمە کاری لەسەرەکەین، واتە ئێمە ئازانین ئەو سەرمان چییە. و لە ماوەی ئەم 5 ساڵی کارکردنەیە کە ئێمە ڕوانینەکەمان 1/5 کەڕەتی دەیە، دەمانێت لە ماوەی 5 ساڵی کارکردنە 1000 گەنج پێشکەش بە کوردستان بکەین کە ئەمڕۆ 20 گەنجمان پێشکەش بە کوردستان کرد لە بواری جیاجایە. باش ئێمە ئەو بوارانەی کە دەمانێت کاری لەسەرکەین جگە لە بەها، تەمان بەها پێوەرێکی ئەساسیە بۆ ئەوەی ژیان بە تەواوەتی بتوانین ڕایگرین، چکە لای ئێمە ئەو پێناسەی کە بە بەها متەبعە بەها پێوەری ژیانە، واتە ئەو پێوەرەی کە گەشتینە ئەو سونەرە ئەگەر لاماندا ئەکەوینە چاڵێکی زۆر گەورەوە، ئەکەوینە ئەو دوی بێ سنووریەوە. بە کورتی ئێمە کۆمەڵی خاڵی تر هەیە ئیشی لەسەرەکەین کە لە پلانی استراتیژی پرۆژەکەمانە هەمانە لە ماوەی ئەم 5 ساڵەیە. ئەوانیش بابەتی پەیامە، ئایا پەیام چییە لە ژیانە؟ ئینسان بۆ ئەبێ پەیامی هەبێ، هەموو مرۆڤێک پەیامی هەبێ، هەموو موسسەیەک بێ پەیامی هەبێ ئەگەر بێ بمێنێتەوە. لە هەمان کاتە ئێمە دەمانەوە ئیش لەسەر ڕوانین بکەین، ئایا ڕوانینی تاک چییە؟ ڕوانینی کۆمەڵ چییە؟ ڕوانین بۆ گرنگە لە موسسەیەکە هەبێ. و بەو شێوازە خاڵێکی تر کە ئێمەمانەوە ئیشی لەسەرکەین بۆ ساڵەکانی داهاتوو بابەتی ئامانجە، چونکە هەبوونی ئامان چوا لە کەسەکانەکە کە بتوانن بە سەرکەوتوی بمێننەوە لە ژیانە. ڕاستە من سەرپەرشتیاری پرۆژەی بڕیارەکانم، بەڵام لە هەمان کاتا خوێندکاری دکتۆرام لە نەخۆشی دەرونیەکان. زۆربەی کادەوانی کە کێشەی دەرونیان هەیە ئەگەڕێتەوە بۆ نەبوونی پەیامێکی گەورە لە ژیانی خۆیان. ئەکرێ ئەوە بێت، ئەکرێ ئەوە بێت کە ئامانجی نییە لە ژیانە. ئەمەش دەبێتە هۆی بەتاڵیەک دروستەکە، ئەو بەتاڵی ژوای لێکە هەمیشە بەدوای چواردە وری دایرەیەکی داخراوە بخولێتەوانێ کە نازانێت. باش لە لۆگۆی کارەکانتانان ژمارە ملیۆن و یەکتان، ئەم ملیۆن و یەکە چییە؟ بەڵێ ئەم ژمارەیە گەر برادرانی کامێرە نزیکی بکەنەوە و لەو دقەکەی زۆر باش نییە لێرە، ئەم ملیۆن و یەکە ئەمانەوێت لە ماوەی 5 ساڵە بیرۆکەی پرۆژەی بڕیارەکانم بگات بە 1 ملیۆن و یەک تاکی کورد. تەوان کاتی ئەم بیرۆکەیەمان نووسی خەڵک پێکەنینیە هات و ناگات، بەس من ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە توانم بڵێم ملیۆن و یەکەمان تەواو کرد.
بۆنەی جەنابتانەوە و سپاسدارەکەیم بۆنەی بەشدار بۆ بەڕێزەکانمانەوە و بۆنەی هەر بە هەمان شێوە کەناڵەکانی تر بەتایبەتی فالکۆنیشکە لەگەڵمان بوو ئێمە توانیمان ئەوە پێکین ئەم یەکەی ئاخیر چیە بۆ ئینسانە یەکێک پرسیاری کرد لە کۆنفرانسەکە بێکە لە پێشە بێت نەخێر ئەم یەکەی ئاخیر تەحەدایەکە هەر ئینسانێک ئەم بیرۆکەی ئەم پرۆژەی ئێمەی پێگا پێی ئەڵێن بێ زەحمەت بیگەێنە بە یەکێکی تر کە ئیش لەسەر چوار شتەکەین بەها بەیام ڕوانین ئامانج مەبەستمان لەوە هەستەکەن بە شێوەیەک لە شێوەکان زۆر بە کورتی پێم بڵێ خەریکە لە ئامانجەکە هەنگاوێکتان بەرەو ڕووی ئامانجەکەتان ناوە زۆر بەباشی سوازوخوا زۆر بەباشی جوانی سپاسبخوا قسەت لەسەرەوە کرد کە سەرەتا دەستی پێ کردووە خەڵگاڵتەی پێ کردووە لە ئەمریکا زۆر گاڵتە بە ترەمپ کرا و دوجار بوو بە سەرۆکی ئەمریکا دکتۆر هەواڵە بوو بەکرد دێمە لای جەنابتان بەها لە ژیانە تا چەند گرنگە و ئەم بەهایە جەنابتان مامۆستای زانکۆش بوون تێکەڵاوی یعنی ژمارەیەکی زۆر گەنج بوون لە ساڵانی خزمەتکردنتان لە زانکۆی سلێمانی ئەم بەهایە ئەبێت چۆن بگوێزرێتەوە و ئایا تەنها گرنگە تاکەکانی کۆمەلگە خاوەن بەهابن یان ئەبێت ئەمە لە خواری خوارەوە بۆ سەری سەرەوە بە پێچەوانەشەوە وجود و بوونی هەبێ لە قاعدە گشتەکەیە ئەوەیە کە بەهامان هەیە بەها بێ بە سەرچاوەی دانانی پێوەر و مەعایرەکان ئەوانە بن بە سەرچاوەی دانانی قانونەکان و قانونەکان دوجار لە ناو دەستورە ئەبن بە بۆی کە چەتری گشتی هەموو ژیان ڕێگەخا لە نەزمی گشتی دەوڵەتی ڕێخەکە و دوجار ئەمانەشن کە لە ڕێکخراوێکی وەکو نەتەوەیە گرتووەکانە ئەبن بە یاسا نێودەوڵەتیەکان ئەبن بە جارنامە نێودەوڵەتیەکان ئەبن بە بەیاننامە و ڕێکەوتنە نێودەوڵەتیەکان هەر شتێک بەهایەکی دیاریکراوی خۆی هەیە و بێ ڕەچاوکردنی ئەو بەهایە ئیش ناکرێت بۆ نمونێمە لە ڕۆژنامەگەریە نیوز ڤالیومان هەیە قیەمی خەبەریمان هەیە هەر کەناڵێک کۆمەڵێک شت لای ئەو ئەبێ بە هەواڵکا بێ دیاری کردبێ لە کۆمەلگایە کۆمەلگا خۆی کۆمەڵێک بەهای هەیە تەڵعاً دوو جۆر بەهامان هەیە بەهایەکمان هەیە چەسپاوە و لەگەڵ گردونایە و لە هەموو شوێنێک وەکو یەکە بۆ نمونە دزی لە هەموو شوێنێک تاوانە کوشتن لە هەموو شوێنێک تاوانە گەندەڵی لە هەموو شوێنێک تاوانە ستەمکاری لە هەموو شوێنێک تاوانە ئەمانە چەسپا و جێگیرن کەڵچەر و کەلتوری زەمانێکی دیاریکرا و کاریان تێناکە بەڵام لێکەوتە و سزاکەی یا کەسێتی ئەو کەسە وای لێەکە ئەگەر گۆڕاوەکان کە جۆری دوو هەمیانن و پەیوەندن بە ڕۆشنبیری و کەڵچەر و کەلتوری کاتی ئەو کۆمەلگایە کە تیا ئەژی بۆ نمونام جلوبەرگەی ئێمە لە چلەکانە لە سلێمانی بەم شێوەیە لەبەر نەکراوە خەڵک کاوسەڵتەی لەبەر کردووە بە گۆڕانی کەڵچەر گۆڕانکاری بە بەها گۆڕاوەکانیان بەڵام لە کۆمەلگایەکە ئەگەر ئاگامان لە بەها چەسپاوەکان نەبوو لە ئاستی تاک نەبوو بە مۆراڵ و لە دوایی لە کاراکردنی خود و تاک بۆ ناو تاکە کەس نەبوو بە ئیتیک نەبوو بە ئەخلاقی تاکە کەسی و لە ناو سیستەما نەبوو بە یاسا ئەوە بەها گۆڕاوەکان زۆر جار کاریگەری تێەکەن وەکو ئێستا ئێمەی لێت کە گەندەڵی بۆ بە حاڵەتێکی سروشتی کە خەریکە دزی لە سامانی گشتیە بێ بە حاڵەتێکی سروشتی کە ئەمانە لە هیچ وڵاتێکی دنیا نابێ ببن بە حاڵەتی سروشتی چونکە خودی بەها کە دەژێت مەترسیەوە قەیرانی بەها قەیرانەکانی ئێستای هەرێمی کوردستانی زیاتر قوڵ کردوێتەوە بە دڵنیاییەوە کاتێک تۆ تەکریمی کەسێکی گەندەڵەکەی کاتێ پۆستەی بە کەسێک کە بڕوانامەکەی ساختەیە کاتێک کەسێک گەیانی توانستی نییە کاتێ ئەهلیەتی بۆ ئەو شوێنە نییە تۆ بەهاکان ئەتکەکەی تۆ بەهاکان پێشێلەکەی بە پێشێلکردنی بەهاکان پێم وتی قیاز نامێنێ ئێستا بۆ هەموو کەسێ بەلای ئاساییە وەزیر بێ لەبەری مەعایرمان بۆ وەزیربوون نییە بۆ هەموو کەسێ بەلای ئاساییە لە زانکۆیە بخوێنێ چکە بە مەعایرمان بۆ وەرگرتی بۆ کەسێکی ئەکادیمی لە زانکۆ بخوێنێ نییە کە قیاز نەما هەموو کەسێ بە ماسفی شتروشتی خۆی ئەزانێ دەوڵەمەند بێ سەرمایەدار بێ بزنسمان بێ مامۆسای زانکۆ بێ بەبێ لە بەرچاوگرتنی بەبێ لە بەرچاوگرتنی ئەو شتانی کە هەیەی ئەمە حاڵەتە ترسناکەکەیە ئێمە لەو ئەگەر بینە سەروردەکاری ئەمە لە چەند ساڵی ڕابردووە کارەساتی گەورە ڕوویاوە ئەگەر من بێم بۆ نمونە باسی زانکۆ ئەهلیەکان بکەم کارەساتی گەورە ڕوویاوە کاتێ تەلەبەیەک بە 92 لە بەشی ئینگلیزی زانکۆکانی حکومەت وەرەگیرێ بەڵام هەمان خوێنکار بە 6ەوە لە زانکۆیەکی تر وەرەگیرێ لەویا تۆ یان ئەبێ نمرەوەکو بەها نەهێڵی توانایك ذاتی و تاقیکردنەوەی کەفاءەت بکەی بە بنەما و نمرە وەکو شێوەیەک سیرکی کاتێ بەها بۆ ڕقم نایڵی بۆ پلە نایڵی بۆ ژمارە نایڵی ئەو قەیرانی لەکەوێتەوە کە ئێستا ئێمە هەمان یعنی کە باسی بەها ئەکرێت کە باسی پشتگوێ خستنی بەها باڵاکان ئەکرێت کە باسی قەیرانی بەها ئەکرێت تەنها تاکەکان بەرپرسن لێی عفوم کە ینی تەنها حکوومەت بەرپرسە لێ یان لەم حاڵەتانەیە تاکەکانیش بەرپرسن چونکە کێیە من و تۆی زانکۆی ئەهلی دانێن و بدوایە کەوین و بۆ نمونە زانکۆی ئەهلی بۆی وا تێنەگەن کە ئێمە بەمە بەس دانیشتوین باسی ئەوانەکەین ئەنی هەموو لایەنەکانی تر
ینی دوجار تاکەکان نابێ خۆیان بەهاکانی خۆیان بەرز بکەنەوە بۆ ئاستێکی کە ینی چۆن بڵێ لە خزمەتی گشتیدا بێ بۆ ئەوەی حکوومەتیش بتوانێت لەو ئاستەیەش بکە. بەڵێ بەهاکان ئێستا من بە مؤتەمەرێکمان نەبوو لە جامعی برادفۆرد توێژینەوەمان هەبوو لەوێ پرسیارمان لەو بەڕێزانە کرد من خۆمێکی بوو لەوانی پرسیارم کرد ئایفۆن تازە بەم شێوەی ئێستا بڵاو بووبوویەوە باسی ئەوم کرد هەموو شتێکی ئەوان بوو بە کارتی ئەلکترۆنی بوو بە پەیوەندی ئۆنلاین و ئەوانە پرسیاری ئەوم کرد مجتەمەعی بەریتانی کە زۆربەی خەڵکەکەی خۆی لە تەمەنێکی زۆرایە عمرێکی زۆری هەیە وافیدوین و لاجئەکان زۆربەی گەنجەکانیان نەگینا خۆیان ئەوەنن پرسیاری ئەوم کرد لە پرۆفسۆرێکیان کە چۆن ئەوان توانیویانە ئەم تەکنۆلۆژیایە بە خێرایی لەناو خەڵکا بڵاوکەنەوە ئەڵێ ئێمە سێ شوێنمان هەیە بۆ فێرکردنی خەڵک هەتا تەمەنی 15 ساڵ قوتابخانەکان خەڵک فێری ئەم بەهایان ناکەن لە ڕێی ئەوانەوە بەهایان فێرەکەن ئەبێ بزانن بەهای کۆمەڵایەتی بەهای بەکارهێنانی شتەکان چین لە دوای ئەوەوە بۆ هەتاکو تەمەنی مردن کە ئینسان ئەوەشی نامێنێ BBC پەروەردەیانەکە ئەوەی هەمویان ڕێگەخا ناوەندە زانکۆیی و ئەکادیمیەکانیانن چ دەورەیە بە پەروەردە ناوەندەکانی پەروەردەکردن تا 15 ساڵ چێ دەور ئەیە بە ناوەندە میدیاییەکان بۆیە ئەوانی کە لەوێ ئێمە قسەمان لەگەڵاکردن دوجار لە BBC خۆیان کاریانە کرد ئەو زانانی کە لەوێ وانیان ئەوتەوە ئەمە چیمان پێ ئەڵێ ئەو ئەیود ئێمە بەر لەوەی هەر تەکنۆلۆژیا بخینە بازار سێ مانگ خەڵکی لە ڕێی کەناڵی BBC و لەسەر ڕائەهێنین ئامادەیانەکەین بەهاکانیان فێرەکەین پێیان ئەڵین بۆ چییە بێ من لە سەرەتای زانکۆی کۆماری شاکە زانکۆی کوردستان بۆ ئەو کاتە و دیسانەوە لەبەر گرفتی بەها ناوەکەیان نا بە شوێنێکی تر ئەوە سەرۆکی بۆردەکەمان دکتۆر کەمال تەوفیق بوو کە لە جامعی فلۆریدا لە کۆلیژی ئەندازیاری دانیشتە بووین باسی ماستەرپلانی زانکۆکە ئەکرا هەمومان لە بۆردەکە دانیشتبوون وەو کاتە ئەندامی بۆردەکە بووم بۆ نوێنەری مالیکەکان بووم باسی ئەوەی کردوتی نەخشەکە بێنن بۆی باسی بکەین زین لەسەر ئەرس ئەتوانین چی بکەین ئەو ئەندازیارە بەڕێزە بانکەن بۆمان شەرحکە ئێوتیان بەسەر چاو کەس نەجوڵا دوای تۆ زێگوتی نەچوون بانگوتیان با پێمان وتیان چۆن کەس نەجوڵا لە مەجلیسەکە وتی نامەمان بۆ ناوتی بۆ لەکوێ وتیان لە ژوورەکەی ئەو دیوە وتی بەڕاستی کۆمپانیەکانی پەیوەندیکردن لە وڵاتیەوە زۆر شانسیان هەیە وتی مەسیج بۆ کەسێکە دەمە نەیگاتەیە دەستێ نەیگاتێ تەلەفۆنکردن بۆ کەسێکە دەمە نەیگاتێ لەبەرەوە ئێوە کە پێتانی گاتێ دەستانی گاتێ دەمتانی گاتێ نابێ ئەم تەکنۆلۆژیای بەکاربێنن ئەمە سادەترین شتە کە ئێمە بەهەڵەت لە تەواوی شتەکان تێگەشتین ئێمە بەکارهێنەری شتەکانین ئێمە بەرهەمهێنەریان نین بۆیە بەهاکان لە بنەڕەتەوە ئەبێ دیراسە بکرێن من بهێنرێن اینجا تەوزیف دێمەوەلات بۆ قسەکردن لەسەر مێدیا و ناوەندەکانی خوێندنیش کاک حاکم ڕزگار من دێمە لای جەنابتان یعنی دادوەریەکن لە مەجالەکەیە وەکو کورد دەڵێ سەرتان سپی کردووە لەشتان ساغ بێ و تەمەند درێژ بن ئەمەوێت قسە لەسەر بەها بکەم بە لە بەرچاوگرتنی لایەنی یاسا یعنی لە بواری لەم مەجالەیە یعنی لەم بوارێ کە یاسایە بەها تا چەند گرنگە چونکە زۆر جار چ بە پشت بەستوو بە بەڵگە بێت چ تەنها قسەیەک بێ کە لە فەیسبوک ئەکرێت و لە مەجلیسێکە باسەکری ئەو وترێت یاسا لە هەرێمی کوردستان لە قەیراندایە کە لە قەیرانی شابوو حتمما ینی خەرقێکی یەکێک لە بەهاکانیان زیاتر لە بەهایە کراوە بۆ تۆ ڕات چیە لەم بارەیە سپاس بۆ کەناڵەکەتان و بۆ جۆگرانیش ڕاستی مەسلەی بەها شتێکی مرۆڤانەیە ینی بەها دایمەن پەیوەندی هەیە بە مرۆڤەوە لە بازنە گرنگەکەی بەها ئەگەر سەیری کەیت ینی فەلسەفەی بەها لە سێ دائیرە بەگشتی ئەسوڕێتەوە دایرەی ئەخلاقە دایرەی خەیرە و جوانیە کە ئەمانە هەمووی پەیوەندیدارن بە یەکەوە بە عیلمی ئەخلاق و بە عیلمی منطق و بە عیلمی قانون بە ئابووری بۆیە بەها کە وردی کەیتەوە ئەچیتە زۆر شتی ترەوە بۆ نمونە بەهاکان بەها بەرزە باڵاکانی مرۆڤایەتی ڕاستیە ئەمانەتە بەخشندەیە لێبوردەیە ئەمانە هەمووی بەشێکن کە بەشەر تایە مشتەرەکە لە هەموو شوێنێکی دنیا پێچەوانەکەشی بەشەر ڕقی لێتی لە هەموو شوێنێکی دنیا بەڵام گرنگەوەیە ئەم بەهایانە کە لە زیهن و فکری ئینسانە هەیە چۆن پیادەی بکەیت ئەو کاتە بەها یعنی لایەنە ڕۆحیەکەیە لایەنە
ئینسان لە دوو لایەن پێکدات و لایەنێکی مادیاتە و لایەنی معنەوی و ڕۆحیە. لایەنە مادیەکانی ئەوەی کە ئینسان پێویستی پێێتی خواردنەوە نووستن و هاتوچۆ و جل و بەرگ و هەموو ئەو شتانەی تر کە ئاسایی وەزانێت. ئەوەی تریشی لایەنە ڕۆحیە معنەویە خەسڵەتەکەیە کە ئەبێتە صفتێک و دەبێتە پێناسە چ بۆ تاک و چ بۆ کۆمەڵ. اینجا لێرە ئەم شکاندنی هەر بەهایەک لە بەهاکان زۆر جار تاوان دروست دەکات وەکو کاک دکتۆر هەواڵ فەرمووی. ئەوەی کە لایەنی معنەوی دائبەزێتە خوارەوە کە لایەنی ئەعتیباری دائبەزێتە خوارەوە دەزەبا بۆ ماڵی خەڵکی، دەزەبا بۆ ماڵی گشتی، دەزەبا بۆ عێرزی خەڵک. مەسەلەن ئەمانە هەمووی دەقی قانونی ئەشکێنێت بۆ مانایی کە جەناب دەفەرمووی. بۆیە شکاندنی بەها نەخێر لایەنی معنەویەکە خۆی ئەوەیە کە تاک بەهای هەبوو واتە ئەو ئەگەر هەموو تاکەکان وردە کۆمەڵ دروست دەکەن، خێزان کۆمەڵ دروست دەکات. ئەم بوونی بەهایە لە لای تاک زۆر گرنگە کاریگەری هەیە بۆ دروستکردنی بەها لە لای کۆمەڵ و کۆمەڵیش دووبارە کۆمەڵێکی بە بەها تاکی بە بەهای تا پەروەردابێتەوە جارێکی تر پەیوەندیان بە یەکەوە هەیە ئینعیکاسیان هەیە لەسەر یەک تا بێتە ویژدانێکی گشتی کە بوو بە ویژدانی گشتی ئەوە ئیتر ئەکرێ ئەو کۆمەڵە بە کۆمەڵێکی ڕاقی ئەعتیبار بکەین. هەیشە نمونە زۆرن لەوانەی لەو کۆمەڵانەی کە بەهاکان تایە بە شێوەی گشتی وەکو پێناسەیەکی لێ دێبووی. بۆ نمونە ناوی شخصێکە بن لای هەر کەسێک کە ئێمە بیناسین ئەبینی وێنەیەکی هەیە ئەو شخصە لە ذهنیەتی ئێمەیە یا بە کەسێکی ڕازگۆ ناسراوە بە کەسێکی جددی ناسراوە یا پێچەوانەکەی یان ئەمە سیرەکەی ئەچێتە بڵاوتر و گەورەترە بێت کۆمەڵێکیش کۆمەڵێ لە کۆمەڵەکان کە ناوە بیت ناوی شعبی یابانیە بیت بە شعبێکی مجد و ئیشکەر و قانونەکەشیان ئەوە چێتە قانونەوە بۆ نمونە قانونی یابانی. قانونی یابانی وتمان دایرەی خەیر و حەق و جەمال جوانی و ماف و خێر. قانونی یابانی زۆر تەرکیز لەسەر خێرەکات. یعنی تۆ لە مەسلەی بەهاکانە کە بەها خێر بێکێکە لە بەها گەورەکان تەنانەت هەندێک قانون هەیە تەجاوزی مافی شەکات. یعنی لەکوێ ینی ماف لە خوار ڕوتبەیەکیش لە خوار دەرەجەی لە خوار خێرەوەیە. بە ئەنجامیش ئەوەیە کە هەموو بەهاکان لە خزمەتی بەختەوەری مرۆڤایە. پێچەوانەی ینی پێچەوانەکانیشی کە ئەوەی کە پێچەوانەی بەهاکان زۆری کە بێتە تاوان ئێمە لە قانونە ئەڵێ هەر کارێک یا هەر نەکردنی کارێک کە قانون منعی کردبوو ئەبێتە تاوان و سزای بۆ دانراوە. ئەوجا لەم ڕوانەوە لەم ڕوانگانەوە کارەکان کارە نایشایستەکان شکاندنی بەهاکانە وای لەیەکە کە تاوان دروستەکە هەندێک جار هەموو جارێکی شکاندنی بەها قانون شکاندن نییە و حەق پێشێلکردنیش نییە و تاوانیش نییە بەڵام بەهایەکی ئینسانیە زیاتر نرخی ئەعتیباری ئەو کەسە یا لەو کۆمەڵە دێنێتە خوارەوە. کاک حاکم جەنابتان بە حکمی پیشەکەتان چ لە ڕابردوو چ لە ئێستادا بێ چاوی ئێوە تیشترە بینێت و مێشکی ئێوە قوڵتر خوێندنەوە بۆ پرس و بۆ ڕووداوەکانەکە. ینی ئەمەوێت وەڵامی ئەو پرسیارە وەرگرمەوە ئایا فعلەن بەها لە بواری یاخود بەها یاساییەکان بەها باڵاکان لە بواری یاسا و سەروەری یاسا لای ئێمە لە قەیراندایە یان بەو شێوەیەش نییە؟ بەها وەکو کیانێک لە دەرونی کۆمەڵی ئێمەیە بەها هەیە بەها ئەبێ بیجۆڵێنیت. لەو ڕۆژانەیە من یعنی احترام هەیە بۆ مەجلیسەکە لای بۆ یاخچیەک پێڵای بۆ یاخ کرد ئەوەی برادەرەکەم پارەی دایە دوایش منیش پارەمدایە وەری ناگرت ئەو گردنم ئازاکە وتی ئەم کەسە ئەڵێ گردنم ئازاکە لەبەرەوەی ئەزانێ شتێک لە خۆی لەوەی کە ئیستحقاقی خۆیەتی شتێکی زیاترم دمەڵە کاکە حەقیەوەی دەست ماچکەم ئێستم لەبەرەوە زۆر جار ئێستا بەها ئەچی بەناو بازاڕی سلێمانیە لەسەر جادەی مەولەویە ئەڕۆی من دیقەتەیەم ئەو مێز ئەوانەی کە پارە ئەگۆڕنەوە لەسەر مێزەکان مەبلەغی زۆر پارە دانراوە
ئەمە نیشانەی ئەوەیە کە بەهای ئەو نرخە کە پێی ئەڵێن نرخ قیمەمان لایەنە معنەویەکە کە خەڵکە ئەیگەڕێنێتەوە لە دەست لە هەندێشت ئەوە دڵخۆشکەرەیە بەڵام ئەگەر مشکلی قانونیشمان نییە ئێمە قانون هەیە بەس جێبەجێکردنی قانونمان لاوازە دەبێ قەیران ناکرێت چکە قەیرا وەکو نسووس هەمانە بەڵام جێبەجێکردنی قانون زۆر لاوازە و قیەمی ئیشکردن و قیەمی ئیدارەمان دەبێت بە تەواوی پێدا بچینەوە. بەڵێ سوپاس دەکەم کاک حاکم دانیا خان ئەمڕۆیەوە لە کۆنفرانسەکە ئامادە بوون و قسەتان هەبوو و بە شێوەیەک لە شێوەکان وەکو هایکرێست سپۆنسەری ئیشەکەشتان کردبوو بۆ ئەوەی کەمترین لە ڕووی مادیەوە کەمترین قورسایی لەسەر گەنجەکان دروست بێت. ئەمەوێت لەو پرسیارەوە دەست پێ بکەم ئێوە مەبەستان چی بوو لە پاڵپشتیکردنی ئەم کۆنفرانسە و لە داهاتوودا چیترتان ئەبێت یعنی بۆ مەبەستان بوو پاڵپشتی بزەبت ئەو کۆنفرانسە بکەن کە ناوی بەها باڵاکانی هەڵگرتووە بۆ شتێکی ترنا بۆ کۆنسێرتێکی گۆرانی نەبوون. سەرتا زۆر سپاسی کەناڵی ئەکەی 24ەکەم کە سپۆنسەری هەموو کاتەکە بوو لایف ستریمی ئەکرد. بەڕاستی ئەوەی ئەمڕۆ کە کرا لەلایەن میدیاکانەوانێ زۆر کاریگەر بوو چونکە بەها وایە لە زۆر شوێنەوە وەرئەگیرێ بەڵام ڕیزبەندی بەهاکان گرنگی ڕیزبەندی بەهاکان لە ژیانی مرۆڤدا زۆر گرنگە و ڕیزبەندێکەش لە ڕێگەی میدیاوە ئەگۆڕێت لە ڕێگەی تەئثیراتی خارجی و داخلی ئینسانە لە ڕێگەی زەختی ڕۆژانەوانێ و قوتابخانەی ژیانەوانێ ئەگۆڕێ ئەو ڕیزبەندیە لەبەر ئەوە میدیاکەتان بەڕاستی ئیشێکی کارێکی زۆر جوانی کرد دەستان خۆش بێت. ئێمە سپۆنسەری ئەم پرۆژەیەمان کرد بەڕاستی زۆر سپاسی کاک دکتۆرەکەین کە توانی کۆنفرانسێکی واهی لەم کاتەیە بکات چونکە کۆنفرانسی بەها هەموو کەسێک ئەگەر بزانیان نەزانێت بەهای تایبەتی خۆی هەیە بەڵام ئایا گرنگیدان بۆ بەهایانە هێنانە دەرەوەی بەها لە ناو ناخی خۆیانە چەندێک ئەزانن کە ڕیزبەندی بەهاکانیان بەرزترین بەهایان چییە. ئەو کۆنفرانسە یارمەتی ئەوەیە کە چۆن بتوانن خەڵکەکان زیاتر واعی بن لەلایەنی گرنگی بێدان بە بەهاکانیانەوانێ. ئێمەش ئەو سپۆنسەرمان کرد چونکە ئامانزانی کە ئەو کۆنفرانسە ئەتوانێت ژیانی زۆر خەڵکان بگۆڕێ. خۆم شخصیان بەڕاستی زۆر متەئثر بم بە کۆنفرانسەکە چونکە خەڵکانێکی زۆر خاوەن ئەزمن و بەڕێزی لێبوون کە ئەیانی کە توانیان مەجموعەیە معلوماتی زۆر قەیم معلوماتێکی زۆر بەثەمەن بن بە خەڵک کە خەڵک چەندێک بەدوایە ئەگەڕێ و بتوانێت ئەپلایکە لە ژیانی ڕۆژانەیە. ئێوە بە حکمی کارەکەتان و بە حکمیەوەی کە لە بواری کارگێڕی کارە خوێنن تا چەندە ئاگادارن بەها لە بوارەکانە بۆ نمونە لە هۆتێلێکە بۆ نمونە لە شوێنی ئیشیەکە لە زانکۆیەکە ئەوانەی کە تۆ ڕۆژانە بەرکەوتنت لەگەڵیانە هەیە بەها نرخێکی بۆ دانراوە ینی ئێستا بەداخەوە بێمتمانەیەکی وا دروست بووە تەنانەت بە ڤیدیۆ دەستگیرکردنی تیرۆریستێ بڵاوەکرێتەوەڵێن وەڵامە سینناریۆیە کەسێک کارێکی خێرەکە بڵاویەکاتەوە ئەڵێن وەڵای ئەمە شتێکی بۆ خۆی هەرتیایە. ئێوە چۆن ئەتوانن و چەند تێبینیتان کردووە کە ئەم بێمتمانەیە بوونی هەیە و بە تێڕوانینی خۆتان و بەزمموی خۆتانە بێت چۆن چارەسەر بکرێت بێمتمانەیی بە تایبەتی بەهای ینی بەڵێ لە باسی بەها ئەەکەم ینی بەڕەبتکردنی بە بەهاوە ینی ئایا هەستەکەی بەها باڵاکان وەکو پێشتر ئاماژەم پێدا لە قەیرانێکدایە و یەکێکیش لەوانی وای کردووە بەهاکان قەیرانی بۆ دروست بێ ئەوەیە چەند شتی چاکیش بکەی بە خراپە ئەکەوێتەوە چونکە بێمتمانەیەک لە ناو کۆمەلگە هەیە لە ئێستادا طبیعی بەڕاستی حالیان لە قەیرانی بەهایە ئەژین بەداخەوانێ بەڵام ینی من دائما ئەمەلم هەیە و ینی ئەمەلم هەیە کە هەموو تاکێک لە لایانی خۆیەوە دەست پێ بکات کە شتەکان بەرەو باشی بەرێت بتەکید حالن لە بواری کارگێدەریدا کە من ئیش ئەەکەم ینی حتا منافەسەکان منافەسەیەکی بەبەها نییە لە ناو هەرێمەکەدا تەنانەت گەر من ینی زیاتر بۆ ڕوون بکەمەوە لە بواری کارگێڕیە سیرەکەی کەسێکەیە زۆر بەتوانایە و ئەزمموی هەیە وەرناگیرێت چونکە کەسێکی نزیکتر هەیە لە بەڕێوەبەرەکە خزمەتی و کەس و کارێتی ئەمە ینی ئەمە قەیرانی بەهانی ئەمەش
بتأكيد قەیرانی بەهایە بەڵام لە هایکرستا شتی وایە باسی هاکرێز ناکەم بەعام قسەم کرد سپاس دەکەم بێگومان من دێمە وڵات بینەرانی ئەزیزم ناوبڕێکی کورت وەرەگرین و لە دوای ناوبڕەکە گفتوگۆکەمان لەگەڵ ئەم میوانە ئازیزانە بەردەوامە بێت. ئەزیزانم دووبارە سڵاوتان لێبێ باسی ڕۆژ بەردەوامە و قسەکانیشمان تایبەتە بە قسەکردن لەسەر بەها باڵاکان. دکتۆر زانە جەنابتەن وەکو عەفو خاوەنی بیرۆکەکە و سەرپەرشتیاری گشتی پرۆژەی بڕیارەکان دانیاخان خاڵێکی گرنگی وروژان مەبەستم بوو لە جەناب بپرسم هەستەکەن لایەنێکی دیاریکراوی بەها هەیە لە بوارێکی دیاریکراوە ئیقبالی زیاتر لەسەر بێ ینی لە بوارێکە زیاتر لە قەیرانە بێت تا بوارێکی تر بەها باڵاکانمان کرێمە وەستەکە زیاتر کرد. بەڵێ بۆ نمونە باسی ڕیزبەندی بەهاکانی کرد ینی ئێوە لای ئێوە لە خلالی ئەم 5 ساڵەیە چۆن ئەولەویاتی کارتان دیاریەکەن ینی بۆ نمونە لە مەجالێکی دیاری کراوە گرنگی زیاتر بە چۆن بڵێ زیندووکردنەوەی تۆخکردنەوەی بەها باڵەکان بن کە خەڵک ئیشی لەسەر بکات و پەیڕۆوی بکات و پشتی پێ بەسێت تاوەکو بوارێکی تر ینی هەستەکەن بۆ لە زانکۆکانە بەهاکەم بۆتەوە ئینتیمای خوێندکار و مامۆستاکەم بۆتەوە بۆ ناوەندی خوێندن یان بۆ نمونە لە کەرتی تەندروستی یاخود نەخێر بە پێچەوانەوە لە مەحاکم و لە دادگا و لە شوێنەکانی تر ینی مەبەستم ڕیزبەندی ئەمەیان تێگەشتم. ئێمە ئیش لەسەر تاگەکەین بەڕاستی ئەو تاکانی کە دێنە لای ئەمە گەنجن کوڕن یا کچن ئێمە ئیش لەسەرەوە بەهاناکەین کە تاکێک پێویستێتی دوجار کۆمەلگاش پێ بریتە لە کۆمەڵێک تاک کا گیادگار و زانکۆیەک یاخود دایرەیەک بریتە لە کۆمەڵێک تاک کۆبەتەوانێت ئێمە ئەمانەوێت ئەو بەهانەی کە گرنگە لە ناخی خۆیان بیچەسپێنێن یەکێک لەو بەهانەی کە تاکی کوردی ئەتوانم بە جەریئی و بیڵێم تیا زعیفە ڕێزنەگرتنێتی لە خودی خۆی کە ئەکرێ ینی احتراماتم لەوانێم قسەی خەڵک پێی خۆش نەوێ بەس ئەمە لە باگراوندە دەرونەکەشەوە قسەی لەسەرەکەم ڕێزنەگرتن لە ئینسان لە خودی خۆی واکە کۆمەڵێک کردار هەیە بیکە لە ژیانی ڕۆژانەیە کە هۆکارەکەی گەرێتەوە بۆی خۆی خۆش ناوێ ڕێز لە خۆی ناگرێ بۆیە بەشتیش کە دەرێپەڕێنێ مثلەن کەسێک بۆ ئەوەی خۆی دەرخاشتە زانێ مثلەن لە چەند شوێنێکا دووسێ نەوە قسەکە بۆی خۆی دەرخاکەشتە زانێ بەڵام لە ئەسڵا لە بەگراوندی خۆیان ئەگەر تەحلیلێکی دەرونی بۆ بکەین و بگەڕینەوانێ بۆ ئەمیسانە ئەوواکە لەوانەیە احتیمالی زۆرە سەبەکەی ئەوەیە بێ کە خۆی ناناسێ و ڕێز لە خۆی ناگرێ و نازانێت توانەکانی خۆی چییە ینی هەست بە گەورەی خۆی بکە نەخێر هەست بە بچووکی خۆی ئەکا بەڵام نازانێ ئەمە چۆن دەربڕێ بەبەوەیە پێویستە هەست بەوە بکە کە ئەو ئینسانێکی گەورەی و شتی پێ ئەکرێ وجودی هەیە مادامەکەی بەڵێ مادام ئینسانە وجودی هەیە کەواتە هەموو ئینسانێکیش خاوەنی مەوهیبەیەکی دیاریکراوە یاخود چەندین مەوهیبێ ئەکرێ مەوهیبانە ئێمە ئیشی لەسەرەکەین کە بیدۆزێتەوانێ دوجار مە بیرتانێنەوە ئێمە ئیش لەسەر گەنجەکەین کە بیە بێتە پێشنگ هەموو گەنجێک ناتوانێت لە لای ئێمە بێت ئێمە کە دێ بۆ لامان تەمان بە کۆمەڵێک فلتەرە ڕوا فۆرمی هەیە پڕێکاتەوە دوای مقابلەیەکەین دواییەتە دەوراتەکانمان گەربزانین بە کەڵک نایە ماڵاوایی لەکەین بە کۆمەڵێک فلتەرە ئەیبین ئەوەی ئێمە ئیشمی لەسەرەکەین بەها تاکیەکانە یەکەم جار دوجار فێری ئەوەیەکەین بەهایەکی هەبێ بۆ کۆمەلگاکەی بەهای هەبێ لەگەڵ فێری ئەوە شیانەکەن ئەوەی فێری ئەبن بیگوێزنەوە بەدڵنیاییەوە بەدڵنیایی و ئەکرێ ئەمڕۆ بەشدار بۆ بەڕێزەکان وانەی لێرە بن بینی بێتیان لە چاو لە هەڵسوکەوتی ئەو باش دەروانەی ئێمە کە چۆن مامەڵیان کردو لەگەڵ یەکتریا ئەمە نمونەیەکی کردداریە کە ئێمە ئەمڕۆ توانیمان میسەلمێنین و بیگەێنین بە خەڵکی باش کاتێ دیسانەوە باسی بەها باڵاکانەکرێ باسی ئینتیما و هەڵگرتنی بەرپرسیارەتی دێتەکایەوە و ئێوە زیاتر ینی ئامانجەکانتان ئەو کەسانی کە ئیشیان لەسەرەکەن گەنجە تا چەندیش لەسەر ئەوواکەن کە ئینتیما واڵگرتنی بەرپرسیارەتی لایەم گەنجانە کە ئوترێت بە شێوەیەک لە شێوەکان نەماوە تۆخ بێتەوە ئێمە بە گەنجانەڵین خۆت بەرپرسیاری ژیانی خۆتی خۆت بەرپرسیاری ژیانی خۆتی بۆمانەی هەرچیەک ڕۆدا خەتای خۆتی ئیلاتیا یا خۆت سەبەبەکەی تۆشی تای ئێمە فێریەکەین عوزر نەهێنێتوانێ خەڵکی ئێمە بەداخەوە فێرە عوزر هێنێتوانێ لەبەر ئەوەی فڵان کەس نەیهێش نەمتوانی ئەو بکەم حکومت ناهێڵێ واستا هەیە ئۆکەی هەموو ئەمانە وجودی هەیە یعنی ئەکرێ ئێستا من 5 دقە دواب بکەم لەو بەرنمەیە 500 عوزر بۆ تۆ بێنمەوە کاگیادگار
بەڵام سەبەبی سەرەکی منم ئەکرانی و سەعات زووتر بێمە دەرەوە لە ماڵەوە هەموو عزرانە ئەڕۆیشتنەوە کاتە ئێمە فێری و گەنجانە کەواتە فێریانەکەن بەرپرسیار بن فێریانەکەین بەرپرسی ژیانی خۆیان بن و بەرپرسی ئەوانش بن کە کاریان لەگەڵاکەن ینی بۆ ئەوەی عزر نهێنێتوانێ هەتا ئەمە یاسامانێ حەزەکەم هەر بنمونە بێنمەوە کە دەست دەکەین بە دەورە لەگەڵیانە پیانەڵین یەکەم جار کە شتێکت پێڵین وتن نەخێر ئەوە فریە دووەم جار وتن نەخێر 1000 دینار لێسەنین کردە بە 2 جار 2000 ئەم پارێ بۆ من نییە ینی لێ بسەرم و فعلا لێشانە سەنین فێری ئەەکەین مێشکی بکانی کاتی ڕاستپێری بۆی کاری ئەنجام بە کاتێک کێتە دەورەیە کۆمە دەورێکی 5 ساعتی پێڵین بۆ نمونە چۆن سەرکردایەتی گروپێک بکە گروپێک بەڕێوە بەرێ کۆمەڵێک ئەفکاری تازەیە دەیتێ ئەم لە باگراوندەکەی خۆی کەلەوەی هاتووە لە شوێنەکەیەوە قوبوڵی ناکات چۆنە بێ من ئاوا تەعامل بکەم ئێمە پێڵین نەخێرە بێ ئاوا تەعاملکەی لەبەرەوەی وا پێویستەکە لێرە ئاوا تەعاملکەی فێری ئەەکەین عقوبەیە دەین یانی گەروانەکەم عقوبێت عقوبەکە مادەیەکی بەسیتە بەستنها لە بەرەوەی فێر بێ بەرپرسیار بێ ئێمە ئەمانەوەی عوزر نهێنێتەوە ئەو تاکە بە کورتی ئەمانەوەی ژیانی خۆی بەڕێوەی ببا ئەمانە داهاتی خۆی بیچێنە بەدەستی خۆی ئێمە عیلاقیەوەمان نییە و بێدەنگیش نەبێ بەرامبەر بە مافەکانی بەرامبەر و مافانی لێ زەوت کراوە ئینسانی سەرکردە پێشەنگە بێت جەریء بێ بەڵام جورئەتیش نەکەی خۆی هەیە و شوێنی خۆی هەیە بێ بزانی بە چ شازێک ئەو نەکەیە ئەو جورئەتی خۆت دەرە سپاس دەکەم دکتۆر هەواڵ ئەبوو بەکر ینی لە قسەکانی بەشی یەکەمی بەرنامەکە باسی میدیا و ناوەندەکانی خوێندنت کرد من با لە ناوەندەکانی خوێندنەوە دەست پێ بکەم ینی باس لەوە ئەکرێت تۆرانێک هەیە لە نێوان قوتابیان و خوێندکاران و مامۆستا لەگەڵ مامۆستا و بۆ نمونە وەزارەتی پەروەردە و وەزارەتی خوێندنی باڵا ئەمە شوای کردووە کە کەسیان بە ئەرکەکەی خۆیان هەڵنەسن بە لە بەرچاوگرتنی ئەو دۆخی قەیران و بێموچەی و سێ ڕبع موچە و نیوموچە و ڕبع موچە و نەدانی موچە و هەموو ئەمانش لەلایەکەوە بوەستێ هەستەکەی ینی بەها باڵاکان قەیرانەکان کارێکی وایان کردووە کە بەها باڵاکان ئەو گرنگی جارانیان نەمێن ینی مامۆسایە گرنگ نەبێ بەلایەوە کۆرس بکەکەی 25% تەواوەکە یان 90% گرنگ نیەڵێ بڕێیەکەم بۆ نمە خوێندکارێکەڵێ گرنگەوە یە مەرحەلە بڕۆمە قۆناغی دواتری تر چۆن ئەی بڕم چەند زانیاری و معریفەت وەرەگرم کێشەیەک نییە باکان وەکو هەواوان وەکو ئاوان وەکو خۆراگوان مرۆڤ بێت ڕۆژانە بەکاریان بێنێ گینا ناتوانێ بژی ینی ناتوانی لە بەهاکان دا ببڕی چونکە ئینسان لە ئینسانیەتی ئەکەوێ ئینسان لەو کائینا کەوێ کە خاوەنی گردوونە بێ بە لە بەکارێکەوە بێ بە بەرکار بەڕاستی لە هەمووی گرفتر ئەوەیە ئێمە دام و دەستگاکانمان خێزانە ناوەندزراوەی پەروەردەیە کای ڕۆشنبیری و میدیایە زانکۆیە ئیلیتە بە هەموو جۆرەکانیەوە چالاکی تاکە کەسی و دەرە و NGOکانن دام و دەستگا و ڕێکخراوەکانن لە دنیاە ئەبێ ئەمانەیەکتری تەواوکەن ئەمانە پەیوەندێکی تەفازولیان هەیە کارێکیان لە مەرحەلەیەکە جۆرێک لە ئەرک و جۆرێک لە بەها ئەگەن بەتاک و پەروەردەیەکەن بۆ چوونە ناو کۆمەلگا بەهاکان ڤیزەی تاکە بۆ چوونە ناو کۆمەلگا بەبێ بەهاکان تاک ناتوانێت کۆمەلگا درگای لێ ناکاتەوە بێ لە هەورەبانەوە بێ ئەو کاتەیە ئاساس زایە بەهاکان ئەم دام و دەستگایانە تاک فێرەکەن چۆن چاک و خراپ حەڵاڵ و حرام ڕاست و چەوت باش و خراپ خوازرا و نەخوازرا و لە یەکتری جا بکاتەوە و پێی ئەڵێ کامانەیان پۆزتیڤن و کامانیان نێگەتیڤن کامانیان کۆمەلگا درگای بۆ کاتەوە باوەشی بۆ کاتەوە کامانیان کۆمەلگا ئاستەنگی لە بەردەمداناوە ڕێی لێ ئەگرێ یاسای بۆ داناوە یان بنەمای ئەخلاقی هەیە چونکە دوو زۆر سیستەمی معاقبەمانەیە یان یاسا یان ئەخلاق اینجا طبعا وڵات هەیە اعتیمادی گەوری وەکو ئەمریکا لەسەر بنەما ئەخلاقیەکانە هەشا وەکو بریتانیا وەکو شوێنانەی اعتیمادێکی گەورەی لەسەر مەسەلەی غەرامات و مەسەلەی قوانینە هەردووکیان گرنگن ئەو تاکە بزانێ قسەکە بە کوردی ئەوەیە ئەم دام و دەستگانی ئێمە کە ئەم تەفازولیەتیانە بێت یابێ اینجا بێت تەکاملێتێکیان تیابێ ئەبێ و بەهایی کە خێزان پێی ئەڵێ چوویە قوتابخانە تەنمیەیکە کە چوویەوە تەلەڤیزۆنەکەی کردەوە میدیا داعمی بکە کە ڕۆمانی ڕۆمانوسێکی خوێندەوە بەهێزتری بکە ئێمە هەموو ئەمانە پەیوەندیەکە لە ئاستەکەی تەفازولی تەکاملیە لە ئاستەکەی تەکاملی تەفازولیە عکس بووینەتەوە ئێمە وەکوی ئەمڕۆ کاکتۆر ئەنوەر شێخ قسێکی زۆر جوانی کرد وتی مناڵەکانم دەریان بە هیلاریە بوو هەنێکیان تۆری شوو بوو وەڵام خۆم پێم خۆش بوو ترەم دەرچێت چونکە بە کورد لەوانەیە بە سوتفا بتوانێت دەستکەوتی هەبێ ئەو کەلیمەیە کە ئاعتیباری هەیە چونکە کەسێکی ئاسایی نەیکردووە کەسێکی ئەکادیمی کردوێتی ئەوە پێمانەڵێ ئەم دوو عیلاقەیە عیلاقەی تەفازولی و تەکاملی لا ئێمە قەڵب بۆتەوە پەیوەندیەکەی وەکو وتم ئەبێ ئەو تاکەوا بێنی ئەوەی لە بەریتانیا وتم
ئەم تاکە لە هەموو شوێنەکان هەماشتی پێوترێ لە خێزان ئەوەی پێوترێ لە دەرەوە ئەوەی پێ لە ناوە پێ حتا بە مناڵەکە ئەڵێن ئەم مناڵە مسلمانەیە چییە گۆشتی بەرازە خۆیان نایخوا کام خواردانە ئەخوا حەزی لە چ ڕەنگێکە ئەبێ مڕاعاتی ئەمانە بکرێ بەڵام مێ بە کورتی لە سەروی کاکتۆرزانە یعنی ئەوەی کە ئەمانەیکەن ئیشێکی باشەوەنی من هەستم کرد ئەوان لە ڕۆدەرونیەکەەوە تاک ئامادە ئەکەن بەڵام ئەمە زۆر مەترسیە لە سیستەمێکی وەکو ئێمەیە ڕەخنە تەحویل بێ بۆ عوزر مقبول نییە طبعا عوزریش لە حاڵەتی خۆیان مقبولە ئەگەر لەو 500 تۆ ئێڵەیەکیان ڕاست بێ هەر قوبول کراوە حتا لە یاساشا بۆ بەرگریکردن لە خۆی کەسێکیش بکوژێ عوزرەکەی حکومەکەی دیاریەکە بەڕاستی وەشایەتەکانی دیاریەکەن بەڵام ئەوەی کە ئێمە ڕەخنەمان نەبێت ڕەخنە بیانی عوزر جێی ڕەخنە بگرێتەوە ئەمە کارە ساتە چونکە ئێمە ئەگەر هەرچی لە وڵاتە ڕوئەیە بڵێ خەتای تاکە کەسە نەودە دزرێ خەتای تۆیە سامانی گشتی وای لێ خەتای کاک حاکمە ئەوە وای لێ خەتای منە ئەوە ئێمە ئەشکینەوە بەسەر خۆمانە تووشی حاڵەتێکی دەرونی ئەبین بەرپرسیارەتێکی زۆر خینە سەر خۆمان لە کاتێک ئەمە بەرپرسیارەوەی بێ هەموو شتەکان لە ناو کۆمەڵگەیە و لە دامەزراوە فەرمیەکانە لە جێگەوەی خۆیان بن لە جێگەی شیاوی خۆیان بن اینجا بتوانی بە تاک بڵێ تۆ بۆت نییە عوزر بێنیتەوە ئەبێ شتەکانت بەڕێک و پێکی بکەیت ئەبێت تاک فێری ڕخنەگرتن بوێری ئازایەتی بکرێ و ئەبێ وای لێ بکرێ خۆیان بەسەرکردە و سەرۆکی ئەم وڵاتە بزانن نەگەوەی کە ئیمڕۆ من بینیم هەرکەس دەهات لە پێشا پێشوازی لە کۆمەڵە خەڵگە کرد کە ئەمان خۆیان هیچیان لەوان کەمتر نییەوە سەرکردەی حەقیقی ئەمانن ئەمانی سا گەنج پەروەردەکەن سەرکردەکانی ئەم وڵاتە گەنجە تۆرێنە نەچێت لە بەحری جاخن کرد بۆیە پێویست بەو هەموو تەلەتوفە ناکە لەگەڵ ئێمەیەک کام ڕۆژەمان بەرهەمهێناوە زۆر سپاس دەکەم دکتۆر کاک حاکم بێمە لای جەنابێت ئێمە هەر لە مناڵیەوە کە وردەی تر کوردوەتەنی فامەکەینەوە دێنە ناو کۆمەلگەوە پێمانەوترێت ڕاست و چەپ ئەمەیە و چاک و خراپ ئەمەیە و درۆ خراپەوە بێ ڕازگۆ بیت و نابێت دزی بکەیت و نابێت شتێک کەسێ ببەریت کە هی تۆ نەبێت و نابێت نازانم لە پشتم لە باسی کەس بکەیت و ئەبێ قسەمان وابێت و وا اختیاری بکەین بەڵام کە گەورە ئەبین یعنی ئەمەی ئێمە ئەمڕۆ گلەیمان هەیە قسەمان هەیە ڕەخنەمان هەیە لە سیستمی سیاسی لە هەرێمی کوردستان خۆ دایک و باوک و براو خوشک و کەسوکاری ئێمن گیان هەر ئەوانە بوون کە ئێمە لە کاتی ڕاپەڕینە بەو پەڕی دڵخۆشیەوە هێنامان و چەپڵەمان بۆیان لێدا و پێمان خۆش بوو کە حکممان بکەن بۆچی بەم ڕۆگەیشتین و ئەبێت چی بکەین وڵا بۆچی بەم ڕۆگەیشتین ئەلبەتە هەڵە هەیە هەڵی گەورە هەیە هەڵی گەورە لە بڕێوەبردن هەیە هەڵی گەورە لە فعلەن لە ئەتیک و لە بەهای بەڕێوەبەرەکان و سیاسیەکان و حیزبەکان و سەرکردەکانە هەیە اینجا کە ئێمە کە باز لەواکەین ئەبێ بەها دروست بکرێت لە مناڵیەوە پەروەرداکرێت لەگەڵ یا گەورە بێت ئەو کاتە کە ئەچێت دەستگایەکی ئەبێتە بەرپرسی دەستگایەکی فەرمی ئەو کاتە بە ئەتیکێک و بە بەهایەکی گەورەوە ئەچێت ئیدارەی ئەواکە بێگومان هەر ئینسانە دەستگاکان بەڕێوە ئابات خۆ ئەگەر خەلەل لە ئینسانەکە هەبوو دەستگاکە ئیتر ئەویش تووشی کێشە و خەلە لەبێت ئێمە ئەوە حقیقەتێک کە جەنابەت باسیەکەیت و کاک دکتۆر هەڤاڵی شارەی پێدا ئەم مەسەلەی بۆچی وای لێ دێ بۆیە وای لێ دێ چونکە محاسبە نییە کەسی شیاو لە شوێنی شیاو داناندرێت و خەمی ماڵی گشتی نییە ئەمان لەم زروفانە کە دەستگایەک بە ئیتیکێکی ڕاست لەسەر بنەمایەکی قانونی و شعور بە مواتەنە زۆر مهمە ئەو مەسەلەیە یەکێک لەو شتانەی کە ئینسان ئەبینی هاوڵاتی بوون سیرکە تەناقوزێک هەیە دژایەتیەک هەیە لە شخصیەتی فەردی ئێمە عێراقی بە شێوەی گشتی باقر یاسین و عەلی وەردیوان زۆر باش باسی ئەم مەسەلە ناکەن کابرا ئامادەیە لەسەر حیزبەکەی خۆی با بکوشت لەسەر تائیفەکەی خۆی با بکوشت بەڵام ئامادە نییە لەسەر وەتەن یعنی ئەو فکرێ ئەو ئینتیمایەی بۆ تائیفە و بۆ حیزب و بۆ هەندێک حاڵەتی تر کە لە کۆیە ناچێتەوە ناو بواری خزمەتکردنی نەتەوە بە شێوەیەکی گشتی یا وڵات بە شێوەیەکی گشتی ئەوە وای لێ کردوین ئەگەر دیقەت بیت خەڵکی خەباتگێر زۆرە
نەتەوەیە و لە خەڵکی عێراقیە شتیوان کردووە معجززەیە لە کاتی کە لە سژنێکا بووە هەموو لەشیان کونکون کردووە جنێوێکی بە کەس نیاوە بەڵام کە دێتە دەرەوە ئەیکەی بە پەرپرس لە وەزارەتێکە هیچ مانعی نییە وەزارەتەکە بماشێتەوە بەلایەکە بیبات ئەمە جۆرێکە لە تەناقۆز ئەم مەسلەی مواتەنەیە ئەم دروستکردنی ڕۆحی نیشتیمان پەروەریە ئەمە بێت لە باخچەی ساوایان باڵێ لە باخچەی ساوانە قوتابخانەکانەوە یان لەسەری سەرەوە وەڵا لە هەمووی تێکەڵاوە ئەبێ پێکەوە بێن تا لە نقطەیەکە یەکەگرنەوە هەمووی تێکەڵاوە دەبێت زۆر سپاس دەکەم دانیا خان دیسانەوە بێمەوە سەر ئەو پرسیارە یعنی لە ئێوە لە پاڵپشتیکردنی پرۆژەی هاوشێوە لە داهاتووە بەنیازن چی بکەن بەنیازن بۆ نمونە سپۆنسەری پرۆژەیەکی ئاوا بکەن لە ڕووی مادیەوە و دواتری تر لێ بکشێنەوە یان بەنیازن هەر لێرەوە بۆ بینەرانیش بۆ گەنجەکانیش بۆ ئەوانەشی کە ڕەنگە لە مستەقبلە تەرحی باشتریان هەبێت ڕێک و پێکتریان هەبێت هەر خۆیان ڕەنگەژی شەکانیان بە ڕێک و پێکتر بکەن ئێوە بەردەوامە بن لەم هاوکاریکردنە ئێمە هەمیشە پاڵپشت و پشتگیری ئەمنەوە پرۆژانە ئەکەین چونکە خۆی هەر تەنها بە ئێمە ناکرێت بەڕاستی ئێمە پاڵپشتیان ئەەکەین بەڵام تەنها بە ئێمە ناکرێت ئەبێ من هەندێکیش بێ لە مەکتەبا دەرز بوو بە وەکو دەرز بەها بوو ترێتەوانێت لەبەر ئەوەی بەڵی لەگەڵ جنابی کاک حاکمەکە ئەبێت لە قوتابخانەکانەوە دەست پێ بکەین بەڵێ ئەبێ لە قوتابخانەکانەوە دەست پێ بکەین وەکو من هەجێک ینی من هەنە جار بیرەکەمەوانێکە وەکو خۆبەخشێک بچیت بەها بڵیتەوانێ وەکو دەرسێک ئەگەر چارێکێکیش بێ ڕۆژانە چونکە جیلێک ئێستا گەورە بووە بەداخەوانێ ئەتوانین بڵین کەم بیر لە بەها ئەکەنەوانێ ئەتوانین ئێمە لە بناغەوە دەست پێ بکەینەوانێ بۆ ئەو جیلەی تریش کە گەورە بۆ حالیەن ئەتوانین ئەوانیش تەمان من لە دوای ئیزنی کاک دکتۆر ئەو جنابی پسپۆرە لە بوارە دەروونیەکانە بەڵام کە یەکێک لە مناڵیەوە تەسیری زیاترە ئەگەر بتوانین چۆنێتی فکری بگۆڕین تاوەکو لە گەورەیە بتوانین فکری بگۆڕین بەڵام هیچ شتێکیش مەحاڵ نییە ئەتوانین لە گەورەیشە لە ڕێگەی ڕێکلامەوە بێوەکو جنابی کاک دکتۆر هەڤاڵ فەرمووی لە ڕێگەی ڕۆمانەکانەوە بێ لە ڕێگەی ڕێکلامەوە لە ڕێگەی تیڤەکانەوە هەمووی ئەبێ متعلقە بە یەکترێوانێ بەڵێ دوا پەیامت لەسەر بەها باڵاکان لەم بەرنامەیە ئەخیر قسەت من هیوادارم هەر بەردەوام بن و هەمیشە پشگیریشانەکەن بەڵێ سپاس کاک حاکم دوا پەیامی تۆ بۆ کێ ئەنێریت بۆ بەرپرسەکانە بۆ حکوومەتە بۆ هەموو لایەک بۆ ئەوەی کە کاری تایبەت و گشتیشی بەدەستەوەی بەڵام لەسەرەوە بۆ کاری گشتی هەموو کارێک هەموو پیشەیەک هەرچی بێت فەرمیە یا نافەرمیە پێویستی بە ئەتیک و بەها هەیە ئێمە هەمومان بەدەست یەکەوە ئەناڵێنین ماندوین کە دەینە دەرەوە ئەوەی سیارە لێخڕێ لەسەر جادا بەهای سیارە لێخوڕین ئەشکێنێت ئەچینە دەستگایەکی فەرمی فەرمانبەرەکە بە جۆرێک مامەڵەمان لەگەڵاکات خۆشمانمان لە بەرچاوەکەی گەنجێک ڕەنگار خۆمان لە فەرمانگەیەکی تر هەمان مامەڵە بەرامبەر کەسێکی تر بکەین گەنجێک ئەچێت کچێکە کچی و کوڕێکە ئەیانەوێت لە بەردەمی دادگا مارە بکرێن ئەچێتە بەردەمی کچەکە هەر لەو ڕۆژەوە لە ئەوەڵ ڕۆژەوە تووشی کە ئابەیەکەن ئەمە مەسائلی نەبوونی ئەتیک و نەبوونی بەهای بەڕێوەبردنە ئەبێ ئەمانە دەستکاری بکرێ و هیوادارم بگۆڕێ دکتۆر هەڤاڵ دوا پەیامی جەنابتان بڵێن بەهاکان میکانیزمی خۆپاراستنی کۆمەڵگەیە بە ڕیتمی کۆمەلگا ئاسایشی کۆمەڵایەتی ئارامی تاک سیستەمی گشتی ئەپارێزێ لە هەر وڵاتێکە بەهاکان بێبەهاکران بەهایەک بۆ ئینسانی بوونی ئینسانەکان نامێنێتەوە بۆی ئینسانی بوونمان پارێزین ئەبێ بایەخی زۆر لە پراکتیزەشە نەگەل لە فێربوونا بە بەهاکان سپاس دەکەم دکتۆر زانە دوا قسەتان کاگەرگەر دەستخۆش بێ ئێمە وەکو دروشمی کۆنفرانسەکەمان مرۆڤ بە بەها باڵەکانەوە بەسەر بەرزیێمێنێتەوە بە زیندوێمێنێتەوە ئێمە پەیامان بۆ هەموو مرۆڤێکە دەڵێن بەها باڵەکان زۆر زۆرە بە تایبەتی کۆمەڵێک بەها کە پێویستەکە هەمان بێ وەکو بەهای بۆ نمونە سربەخۆیی لە هزرا لە فکرە لە ئایدۆلۆژیایە ئەمانە ئینسانە بێ اعتزازی پێ بکە بێ خۆی لەسەر بدنیادنێ وەکو کاکتۆر فەرمی ئەبێ ئازابێ لە دەربڕینی ئەوڕانەیە و ڕێگا بۆ خۆی بکاتوانێ بەڵێ سپاس بۆ دکتۆر زانە ئەحمەد قەساب سپاس بۆ دکتۆر هەڤاڵ ئەبوو بەکر سپاس بۆ جنابی حاکم مزگار محەممەد ئەمین سپاس بۆ خات و دانیا کاوە سپاس بۆ کاتی کە بە ئێمەتان بەخشی ماندوو نەبن ئێمەش لە کوردستان 24 ئیشەکەین بۆ ئەوەی بەها باڵاکان ڕۆڵی ڕاستەقینەی خۆیان بۆ بگەڕێتەوە وەکو جاری جاران تۆخ بنەوە ئەزیزانم ئەمە
دوایین وێزگەی کۆنفرانسی بەها باڵاکان بوو لە کەناڵی کوردستان 24 سوپاسی تەواوی ئەو ستافە ئەزیزەکەم کە لە شاری سلێمانی و لە شاری هەولێر بێ ئەندازە ماندوو بوون بۆیەوە ئێمە بە جوانترین شێوە دەربکەوین سوپاسی تەواو بۆ هەموو بینەران کاتێکی خۆش و بەخواتان دەسپێرم ماندوو نەبن.